ڕۆژ بە ڕۆژ پشتیوانیەکان و داواکاری بۆ بەستنی کۆنگرە یەکێتی نیشتیمانی کوردستان فراوانتر دەبێت. ئەندام و کادر و لایەنگرانی یەکێتی لە قەزای دوکان داوا دەکەن مەکتەبی سیاسی و سەرکردایەتی یەکێتی پەلە بکەن لە بەستنی کۆنگرە و نوێبوونەوەی یەکێتی. ئێمە وەکو گەنجان و ئەندامانی یەکێتی داواکارین بە زووترین کان کۆنگرێک لەناو خۆیانە بەس بۆ بەستکردنی یەکێتی و بەرەوپێچوونی کارەکانیان. داواکەین بە زووترین کات کۆنگرەیەکی باش ببەستن، کۆنگرەیەک تەوافقیتیانە بێ، کۆنگرەیەک بێ گەنج بچێتە پێشەوە بۆ ئەوەی یەکێتی بوون. یەکێتی زەرورە لە کوردستان، هەر کاتی یەکێتی زەعیف بێت کوردستان لە بارێکی خراپە بێ، بەڵام یەکێتی هەر کاتە بەهێز بێت کوردستان خۆشگوزەرانی و ئاوادانی بەخۆیەوە بینێ. وەکو کادرانی وەسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان داواکارین لە حیزبەکەمان کە یەکێتی نیشتیمانی کوردستانە بە زووترین کات کۆنگرە بەسرێ بۆ ئەوەی خوێنێکی نوێ، نەوەیەکی نوێ، فێرمێکی نوێ یەکێتی نیشتیمانی کوردستان نوێ کاتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنی ڕووبارێک خوێنە. ئێمە هیوادارین سەرکردایەتی سوود لە بیر و ئەندێشەی سەرۆک مامجلال وەرگرن بۆ ئەوەی ڕوحی سەرۆک مامجلال ئاسوودە بێ بە زووترین کات کۆنگرە بەسرێ. کادرانی یەکێتی داوا دەکەن سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی وادەی دیاریکراوی کۆنگرە لەلایەن ئەنجومەنی ناوەندەوە پەسەند بکەن و هەرچی زووە کۆنگرە یەکێتی ببەستن. ئەندام لە ئەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی چینی گەنجان هەموو کات بە پەلە داوای بەستنی ئەم کۆنگرەیەکەن و پاڵپشتی ئەنجومەنی ناوەندی یەکێتیەکەن بۆ بەستنی کۆنگرەیەکی شەفاف و بێدانانی هیچ مەرجێک ئەم کۆنگرەیە بکرێت و بە هەڵبژاردن بێت و گەنجانیشی زۆر بێنە پێشەوە. بەڕاستی بەستنی کۆنگرە لە ئێسادا زۆر پێویستە، نەک بۆ یەکێتیەکان بەڵکو بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئێمە وەکو گەنجان و ئەندامانی یەکێتی داواکارین لە مەکتەبی سیاسی بە زووترین کات کۆنگرەیەک ببەستێ بۆ باشترکردنی کارەکانیان. داواکاری ئەندام و کادر و لایەنگرانی یەکێتی بۆ بەستنی کۆنگرە بە ئامانجی نوێبوونەوە و زیاتر بەرەو پێشبردننی یەکێتەکەیانە لە پێناو زیاتر ڕۆڵی یەکێتی لە پرسە سیاسەکانی هەرێمی کوردستان و بە بەرز هێشتنەوەی کاریگەری یەکێتی لە سەرجەم پرسەکاندا. توانە عومەر، کورسات نیوز، قەزای دوکان.